خاڵێکی دیکەی ئەوەیە کە بە هەموو شتێک ناڵێ بەڵێ، واتە ئەو دەزانی بەڵێ خۆشەویستت دەکا، بەڵام دایمەن ڕێی خۆی هەیە، وشەی ناش دەزانی بڵێ. چونکە ئێستا زۆر بەمان زۆر کەس هەیە لە شەرم دەکا یاخود ترسی هەیە ئەگەر کەسی بەرامبەر داواکاریەکی لێ بکە پێی بڵێ نا، چونکە نا هونەرە، دەبی دەری ببڕی. هەروەکو چۆن بەڵێکردن هونەرێکە، دەبی بزانی بۆچێ و لەگەڵ چێ بە چێ دەڵێ بەڵێ، لەبەر چ شتێک دەڵێ بەڵێ. چونکە بیرتان نەچی هەر کەسێک بەڵێ بۆ هەر کەسێک بکە واتە قەرزێکە لە ملی خاوەنەکەی دەبی بیداتەوە. بەڵێ خۆشەویستت دەکا، بەڵام نا ڕێزژیراوت دەکا، واتە کەسایەتی تو زیاتر دەپارێزی. بۆیە کەسایەتی بەهێز ئەو کەسانەی کە کەسی بەهێزن وشەی ناش دەردەبڕن. نا بەومانایی نا کە تو بێڕێزی یاخود بێ ئەدەبی دەنوێنی بەرامبەر بە کەسی بەرامبەر، بەڵکو نا واتە ئەمن پەیڕە و پرۆگرام و بەرنامەیەکی تایبەت بە خۆم هەیە لەگەڵی بەڕێستان وێک نایەتەوە، بۆیە پێت دەڵێم نا. هەتا تێبینیش بکەن کە ئەو کاتێک کە دینی ئیسلام دێ، ئاینی ئیسلام دێ، یەکەم شتی شایەتمان بەوە دەست پێ دەکە بە لا، لا ئیلاهە ئیلا الله. لا واتە نا بۆ کاری نا بۆ کاری نابەجێ، نا بۆ کاری خراپ، نا بۆ پەرستنی سەنەم، نا بۆ زیندە بەچاڵکردنی ئافرەتان یان کچان. واتە لەوێوە ئاینی ئیسلام خۆی فێری ئەوە دەکا کە تو بڵێ نا. ئەو نایە واتە ڕەتکردنەوەی کۆمەڵێک شت کە لە بەرژەوەندی مرۆڤایەتی دانیە، لە بەرژەوەندی ئینسانیەت دانیە. کاتێک کە شایەتمان بە لا ئیلاهە ئیلا الله دەستی پێکرد، واتە هیچ خوایەک بوونی نییە جگە لە بوونی ئەڵڵا، لەوێەوە فێری ئەوەت دەکا کە ئەتوو کۆمەڵی شتی دیکە سووربی لەسەرەوەی نای بۆ بەکاربێنی.